سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان لە ڕوانگەی فەلەکناسی خۆرەوە زۆر خۆشحاڵم پێتان شادەمەوە. عزیزان لە ماوەی نێوانچاری ئایار تا 28 ئەیلولی ساڵی 2025 خۆر بەم شێوەیە چالاکی هەبوو. بێگومان بەڕێزان ئەو داتایانە ڕۆژانە بڵاو دەکرێتەوە، بەڵام بە کۆکردنەوەی داتایەکان تۆزێک با بڵێن سەرنجڕاکێشتر دەبێتن بۆی کە بزانین خۆر لە ماوەی مانجی ئایا تا کۆتایی مانجی ئەیلول چەند چالاکی کردی. خۆشەویستانم بێگومان پێشترش ئاماژەمان بەوە داوەکەوە خۆر جۆرەها چالاکی ئەکتیڤیتی وای هەیە کە بەشی هەر زۆریان چاوت نایبینێتن هەڵ ڕێگەی تلسکۆپی تایبەتەوە دەبێت. یەک لە زۆرە تەقینەوانە بە تەقینەوەی X ناسراوە. X ئاماژەیە بۆ بەهێزترینی جۆرەکانی تەقینەوەی بڵێسەی کە تەقینەوەی کە لە پڕێک لە سەر ڕووی خۆر لە شوێنێکی دیاریکراو ڕوودەدات بە تایبەتی لە نزیک پەڵەڕەشەکان. خۆر لە ماوەی نێوانچاری ئایا تا 28 ئەیلول 5 تەقینەوەی جۆری X ئەنجام داوە کە زۆر بەهێزە، کاریگەری لەسەر بوارەکانی پەیوەندیش هەیە، تەشویشە سەر مانگە دەستکردەکانیش دروست دەکات. هەروەها خۆشەویستان لە ماوەی چاری ئایار تا 28 ئەیلولی ئەم ساڵ خۆر 91 تەقینەوەی لە جۆری M ئەنجام داوە کە ئەمە ئاستەکەی کەمترە، نزمترە، بەڵام جێژەڵوکرە سەر لە نێوان کەناڵەکانی پەیوەندی دروست دەکات بە تایبەتی لاسلچی ئەوانە لە نێوان 30 تا 38 کیلۆهرتزن ببورن. لەوێ ئەو کاریگەری خۆر ئەو تەقینەوانی خۆر کاریگەری لەسەر ئەو جۆرە پەیوەندیە دەکات بۆ ماوەی نزیکەی ساعتێک بلۆک بوونێک دروست دەکات بە تایبەتی ئەو ناوچانی کە ئەو تەقینەوەیە بەرامبەریتی بۆ نمونە ئەگەر وا ڕێککەوت ئەو تەقینەوەی خۆر کە ڕوویدا لە بەرامبەر زەریای هێمن بی بۆ نمونە ئەو ناوچەیە بە تەواوی بۆ ماوەی کاتژمێرێک بلۆک بوون لە بوارەکانی پەیوەندی لاسنچی واتە بێتەلی 30 تا 38 تا نزیک 30 کیلۆهرتز ڕوودەدات. هەروەها بەڕێزان خۆر لە ماوەی چاری ئایا تا 28 ئەیلول 22 تەقینەوەی لە جۆری تایپی C ئەنجامدا. ئەم جۆرە تەقینەوانە زۆر کاریگەریەکی کەمی هەیە لەسەر بەرگە هەوای یان بەرگی موگناتیسی زەوی و کاریگەریەکی زۆر سنوورداری هەیە، بەڵام تەقینەوەیە کە ڕوودەدات و ڕوانەکانی جیهانی تۆماری دەکەن. بەڕێزان لە پڕێکەوە جاری وایە تەقینەوەی زۆر گەورەی فرەدراوی مادەی پلازمایی خۆر ڕوودەدات کە بە تەقینەوە مەزنەکانی یان فرەدراوە مەزنەکانی خەرمانە ناسراوە کۆرۆنال ماس ئیجەکشن. ئازیزان ئەوە یەکێکە لە سیماکانی خۆر کە زۆر پێوە ناودارە و بە تریلیۆنات تەن لە تەنۆچکەی بارگاوی لە خۆرەوە دەردەچێەوە کاریگەری تەواو دەکات یان کارلێک دەکات لەگەڵ هەردوو پۆڵی باکوور و باشووری زەوی لەگەڵ چینی ماگنیتۆسفیری زەوی و ئەم کارلێکانە لەسەر شێوەی دەرکەوتنی ئۆرۆرا، شەفەقی پۆلی، دروستبوونی تەشویشێکی زۆر لەسەر مانگە دەستکردەکان سەرهەڵدات. خۆشەویستان لە ماوەی چاری ئایا تا 28 ئەیلول خۆر 672 جار تەقینەوەی ناسراو بە فرەدراوە مەزنەکانی خەرمانەی یان کۆرۆنال ماس ئیجەکشنی لێکەوتێتەوە. هەروەها ئازیزان خۆر لە دەرەنجامی ئەم جۆرە تەقینەوانە چالاکیێکی دیکەشی کە بە جێژەڵوکەی موگناتیسی ناسراوە یان جیوماگنەتیک ستۆرم. ئەوانش ئەو تەنۆچکە بارگاویانە کە لەسەر شێوەی دیاردەی ناسراو بە بای خۆر سۆلەر ویند کە لە خۆرەوە بەردەوام دەردەچێت، ئەو بارستە تەنۆچکە بارگاویانە دێن جارێکتر لەگەڵ بەرگە هەوای بەرگی موگناتیسی زەوی کارلێک دەکەن، دیاردەی شەفەقی پۆلی بە تایبەتی بە شێوەیەکی بەهێز ئەنجام دەدات. ئازیزان لە ماوەی چاری ئایا تا 28 ئەیلول خۆر 8 بۆتە هۆی سەرهەڵدانی 8 جۆرە جێژەڵوکەی موگناتیسیان جیوماگنەتیک ستۆرم. کەواتە بەڕێزان بەم شێوەیە دەبینین کەەوە خۆر بەردەوامە لە چالاکیەکانی خۆی، بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت ساڵی ڕابردوو خۆر تقریبا چالاکیەکەی گەیشتە لووتکەی بە تایبەتی لە مانجی ئەیلول گەیشتە لووتکەی چالاکیەکەی خۆی لە چوارچێوەی خولێک کە بە خولی 11 ساڵی خۆر ناسراوە و ئەم خولە 11 ساڵ جارێک ڕوودا هەروەکو بەوناوە ناسراوە و ئەو خولەی پار کە گەیشتە لووتکەکەی بە خولی 25 بوو، واتە 25 خولی 11 ساڵی خۆر کە لەو ماوەیەدا لەو 11 ساڵەدا خۆر لە کۆتایی ئەو خولەدا چالاکیەکەی زۆر بەرز دەبێتەوە، پەڵەڕەشەکان زۆر پەیدا دەبن و تەقینەوە بڵێسەیەکان یەکجار زۆر دەبێت. بەڵام ئەوەی کە ڕوانگە دەکرێت ئێستا ئەوەی خۆشەویستان کە تەقینەوەی بڵێسەیی لە جۆری X کە لە هەمویان بەهێزترە ئێستا ملاحەزە دەکەین کەم بۆتەوە. ئەمەش ماناوەیە کە خۆر جارێکی تریش ئەڵڵاهو عەلەم هەنگاو دەنێ بۆ هێوربوونەوەیەکی دیکە و تا نزیکەی 8 ساڵ 7 ساڵی دیکە خۆر بە کپ و هێمنی تا ڕادێک دەمێنێتەوە لە دواییدا خولی 26مین دەست پێ دەکاتەوە. ئازیزان ئەوەی ئەنجامماندا چالاکیەکانی خۆر بوو کە لە ماوەی نێوان چواری ئایار تا 28 ئەیلول لە ڕێگەی مانجی دەستکردی سۆلەر داینامیکس ئۆبزەرڤەتری سەر بە ئاژانسی ناسا تۆمارکراوە. خواتان لەگەڵ.